ئیسلامی ڕاستەقینە فێربووی گەرەکت بوو بیگەیەنی خەڵکی ڕقتی هەڵەگرێ ئەگەر نزیکەکانی خۆشت بێ خۆ ئەو یەکێ بوو لە سەرکردەی جەماعەتەکەی خۆیان دوای ئەوەی کە ئیسلامی ڕاستەقینەی بۆ دەرکەوت نەسیحەتی دەور و پشتەکەی خۆی کروتی ئەم دینە ئەو دینە نییە کە ئێوە شوێنی کەوتون بڕوا بکەن ئەم پیاوە ئەگێڕێتەوە من سەرکردەیەکی زۆر گەورە بم لە ناو ئەو جەماعەتەیە نوێژم نەئەزانی نوێژمان نەئەزانی نوێژ بکەین خۆشمان بە موسڵمان ئەزانی دوای ئەوەی کە دێ بۆ حەج ئەم حەجەیە برایانی خۆم ئەمە حەجە ئینسان کە چووە حەج ئەبێ بگۆڕێ کە ڕەشێکی ئەفریقی ئەبینی هاتووە بۆ ئەوێ کە ئەمێکی دەوڵەمەند ڕۆیشتووە و فەقیرێکی هەژاری لێیە کە هاتوون هەمویان بەیەکەوە لەسەر یەک سفرەنان ئەخۆن لە ژێر یەک خێمە و چادرا ئەخەون لیەشهەدوا مەنافع لەهم ئەبێ بگۆڕێ نابێ بێتەوە مەرتەبە و حاجیایەتیەکەی بۆ قۆڵبڕین و بۆ معاملات و خۆ دەوڵەمەندکردن و زگزلکردن بەکاربێنێت ئێستا ئەوانەی کە ڕەخنە ئەگرن دوو ڕەخنە هەیە ڕەخنەیەکی هەیە خۆمان